سەبارەت بە پرۆسی بێجێگاندنی فەرزەی حەج بەڕێز شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەگەڵمانە بێت. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان شێخ نیاز. بۆچی بە پرسیارەتی ئەو کەسانە هەڵناگرن کە دەیانەوێت بە فیزی یەک ساڵی بچنە حەج؟ بەناوی خوای گەورەی میهرەبان، سڵاو لە جەنابەت و سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی 24. لە ڕاستیدا وەکو لە راپۆرتەکەش ئاماژەتان پێداوە، ئەو کۆمپانیایی کە پشت پێ بەستراوە یانجێی متمانەیە لە قۆنسڵخانەی سعودیە لە هەولێر، وەکو ئاماژەی بە کاردانەوەکانیان بە ئیزراعەتەکانی سعودیەدا لە بەرامبەر ئەو کەسانێک کە حەز ئەدا دەکەن بە پێچەوانەی ئەو تعلیماتانێک کە وەزارەتی حەزی سعودیە دەری کردیە. ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بەرپرسیارین تەنها و تەنها لەو حاجیانەی کە لە ڕێگای بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان و بە تەشیرەی حەجیان بە ڤیزای حەج ئێمە کە هاوڵیان دەبین سەفەر دەکەن لە بۆ وڵاتی عەرەبستانی سعودی هاوشان لەگەڵ حاجیانی عێراق کە لە ڕێگای دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی ڤیزەکانیان دەردەچی لە وڵاتی عەرەبستانی سعودی بۆ ئەنجامدانی حەج. ئەوانەی کە بەڕێگای ئێمەوە حەز دەکەن یان بەڕێگای شەرعی حەز دەکەن لە ڕێگای وەزارەتی حەجی سعودی، ئەوانە ئەرچیان نەکرد بۆ وڵاتی ئێمە، بۆ هەموو وڵاتان ئەرچیان لەسەر شانی حکوومەتەکانی خۆیانەکە هاوڵیان بکەن و خزمەتگوزاری و ئاسانکاری و تەمینی سەفەرەکان لە بۆکەن بە شێوەی سەلامەتی. بەڵێ ڤیزەی ساڵی بۆ ئەنجامدانی حەج ناشەرعیە و نایاساییە. کە دەڵێن ناشەرعیە هۆکاری خۆی هەیە، کە دەشڵێن نایاساییە وەکو باسم کرد هۆکاری خۆی هەیە. نایاساییەکە ئەوەیە وەزارەتی حەجی سعودیە بە سەریح دەڵێت، ینی بە ڕاشکاوی دەڵێت، حکوومەتی سعودیە بە ڕاشکاوی دەڵێ کاکە ئەوەی دێتە حەج دەبێ هەڵگری ڤیزای حەج بیت. ئەو ڤیزایەکان تر ڤیزای ساڵی پێدەن متعەدیدە، ڤیزای عەمەل کارکردن، ڤیزای زیارە سەردانکردن، ڤیزای تیجارە بازرگانی، ئەوانە ناشێن لە بۆ حەج، تەنانەت ڤیزای عومرەش ناشێ لە بۆ حەج. ئەوەی کە ڤیزای ساڵی هەیە یان ڤیزای متعەدیدە هەیە بۆی هەیە هەموو وڵاتی سعودیە گەشت بکا و بگەڕێ و سەفەر بکا، بەڵام بۆ ڕۆژانی حەج لە یەکی دڵحیجەوە داخلبوونی شاری مەکە قەدەغەیە ئیلا لە بۆ هەڵگری ئەو کەسەی کە هەڵگری ڤیزای حەجە. وەکە لە مەکە دەمینتەوە کە ڕۆژانی ئەنجامدانی پرۆسەی حەج کە دەوێت داخلی عەرەفە بیت یان داخلی مینا بیت دەبێت ئیلا هەڵگری ڤیزای حەج بی. لێرە بە دڵنیاییەوە دەڵێم دەکرێت ینی مەسئولیەتی منە وەکو شارەزا لە بوارەکە، وەکو کەسێکی ئاینیش کە بەڕاستی من پێشنێژ و تارخوێنم لایانی شەرعی لەسەر شان بە بیان بکەم لە بۆ هاوڵاتیانی خۆم. ئێمە دوو جار لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان هاوڵاتیانمان ئاگادار کردیتەوە، کۆمپانیەکانمان ئاگادار کردیتەوە، دەڵێن حەجکردن بە ڤیزای ساڵی کارێکی باش نییە و ئێمە بەرپرسیارەتی هەڵناگرین. زۆر کەس قسەی نەشیاو دەکاوا دەزانی ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە یان وەکو حکوومەت لەبەوەی پێمان ناخۆشەوان بچن حەج بکەن چونکە لەڕێی ئێمەوە نییە، بە پێچەوانەوە ئێمە هاوڵاتی خۆمان پێمان خۆشە هەموو بتوانین حەج بکەن. ڤیزای یەک ساڵی ئەڕۆن هەر لە سعودیە دەستگیرەکرێن، یعنی کاتێکا چنە حەج لێوە دەستگیرەکرێن لەبەرەوەی کە فیزەی حەج وەکو بەڕێزیشتان باسان کرد تایبەت و جیازە لەو فیزە یەک ساڵیە. فیزە یەک ساڵیەکە بۆ گەشتکردنە بۆ وڵاتی سعودیە بۆ ناوچەکانی دیکەی سعودیەیە، بەڵام فیزەی حەج تایبەتە بە حەجکردن و بەس. بەڵێ بەڵێ ئەوزا بۆی قسەکان تاوا بکەم، ئێمە کە دەڵێن بەرپرسیارەتی هەرناگرین لە ساڵی ڕابردووا بوو، ینی جاروە دەبوو تەلەفۆن لە بۆ من دەکرا کە سەرپەرشتیای پرۆسەی حەجی حاجیان هەرێمی کوردستان لەوێ دەیانوت ئێمە سێ پاسین دەستگیر کراوین یان لە شوێنێک بێ عیلاجمان چارەسەرێکمان لە بۆ بکەن. بەڕاستی ئێمە ناتوانین ئەوانەی کە بە چکانە پێیان دەنە حەجی مخالەفە، ئەوەی کە دێتە مەکە و دەوێت حەج بە مخالەفە بکات، ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە و دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیش بە هەمان شێوە ناتوانین هیچ هاوکاریەک و هیچ کار ئاسانیشان لە بکەین لەبەرەوەی مخالەفەیە. و هەر دەستەیەکی حەجی دنیا یان حەجی عێراق یان هەرێمی کوردستان لەوێ لێمان بە دیار بکەوێت کەشف ببی کە ئێمە هاوکاری ئەوانە دەکەین بە مخالەفەتین حەج دەکەن، دەبێتە لە کێشی ڕەش بۆ ئێمە بۆ حکوومەت و بۆ ئەو دەستانێک کە ئیشی حەج دەکەن. بۆیە لێرەوە بەڕاستی
وەکو نەسیحەت و ئامۆژگاریەک لە بۆ ئەو هاوڵاتیانەی کە هەوڵی ئەو حەزە دەدەن هەم ناحیە یاسایی بۆی هەیە تووشی چونکە خەڵکی زۆر میشینە هەوڵ بدا بڕوات ناحیە یاسایی لەوێ تووشی ئیجراعات و لێ پێچینەوە بن یەک شەو بگیرێت چەند ناخۆشە یعنی نازانم حەزکردن خوا وازبی کردە لەسەر خەڵک ئەگەر توانای هەوی بیکات خەڵک مەسەن ئەو سار من قورعام کرد لە بۆ حاجی لە بۆ 121,000 کەس چەند مەقعدم هەبوو 4,000 مەقعدم هەبوو ئەوانەی کە ناوی خۆیان نووسی خۆخوای گەورە ئاگادار ئەوان نەتی حەجیان هەبووە بۆیە نازانم ئەو ینی ئەو مجازەفەیە چییە بە ژیانی خۆیان دەکەن خوای گەورە ئەوەندە تەکلیفی گران نەکردە لەسەر عەبدی خۆی ینی دەبێ خۆی ینی بەو شێوەیە بخاتە مەترسی بخاتە مەئەزەقەوە نەتوانێت دوای عیبادەت دەبێ بە ئەمانەتەوە بکرێت لە خۆت ئەمین نەبی یان دڵە ڕاوچێت هەبی ینی نازانم چۆن ئەو عیبادەت ئەنجام دەدرێت دوای لە هەمووی خەتەرتر و ترسناتر باشە لەوێ ئەو حاجێ کە دەڕوا ئەوە لەوێ نەخۆش کەوت مەسەلەن لەوێ تووشی کێشەیەک بوو کە لە وەختی حەج بە ڤیزای حەج لەوێ نەبیت بە خۆی بەرپرسیار باشە بەڕێز شێخ نیاز پێشنەوەی لەگەڵ دەکرێت تووشی ژمارەی حاجیانی ئەم ساڵ بۆ بەجێگاندنی فەریزەی حەج چەندەیە بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە زیادی کردووە ڕێژەگار دیاری کراوە هەمان ئەو ژمارەیە کە ساڵی ڕابردوو هەمان بوو 4,685 حاجیمان هەیە سەفەری حەج دەکات بە ڕێگای ئاسمانی و بە ڕێگای وشکانیش لە هەرێمی کوردستان هەردوو ڕێگایەکە هەیە بۆیە ینی جارشتر دەمەوێت تاکید کەم لەسەرەوەی کە ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجمانە هاوڵاتیمان دووربی لە هەر کێشە و گرفتێک ئێمە کە دەڵێن بە ڤیزای ساڵی حەجکردن مەکان مەبەسمان ئەوێ ئەوان پارێزرا بن چونکە نازانم متأکد نین ئایا عەرەفەیان بەردەکەوی دوای دەزانی من کە حاجی ئێمە دەڕوات حاجی شەرعی کە دەڕوات لە بۆ سعودیا هەر حاجیەک ڕسوماتی دایتە وڵاتی سعودیا لە بۆ خاچی عەرەفە لە بۆ خاچی مینا لە بۆ ئەمنیەت لە بۆ ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی دەکرێت لە بۆ خاچی لە بۆ شوڕتە یان لە بۆ هەموو بوارەکان ئێمە پارەماندا حاجیانی شەرعی و ئەو حاجیانە کە بە ڤیزای ساڵی هیچ پارەیەک نادەن دوای لە خاچ ئێمە ئەو ساڵ لە مانجیەک لە عەربستانی سعودیا لە مؤتەمەری حەج بووین لە جەددا وەزیری حەجی سعودیا بە ئاشکرا بە هەموو سەرۆکی بەعساتی حاجیانی دنیای ڕاگەیاندوتی کاکە هەمووتان داوام لێ دەکەن کە عەدەدی حاجی لە وڵاتان زیاد بکەم یان بۆتان زیاد بکەم وتی قسەکەی واقعەکە ئەوەیە ڕاستیەکەی ئەوەیە من ناتوانم حیسەی حاجی هیچ وڵاتێک زیاد بکەم لەبەر ئەو هۆکارەی خوارەوە مساحي مينا ومساحي عرفة يعني بانتاي مينا وبانتاي عرفة من تنها باي 2 مليون لو زيادة ناتوام لبوتان زياد بكم براسي اواني كبا فيزاي صار زي فيزاي حازدين انا دين زي قطع دروز كان لصار حازيان ترش يعني ازيت لبو حازيان ترش دروز كان دو نازان يعني حاز كردن شعيريه كبيوسه تنظيم بكريت بيوسه مسلمانان يعني بابند بن بور المايان لبناء تنظيم كردن او شعيره دينيه او اركادينيه اسلام لقال بربر الله ولقال فوزان دانيه براس الاسم بابت الشكاخ بتايبت كبيوندي بدينه وهابيت راسته بەڕێز شێخ نیاز ڕاخب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان